دەنگە چی بێ حەفلەیە چییە؟ توخوا عیب ناکەن داناوەشێن ئەوە خاڵتان هاتووە ئەوە هەڵەسن لەبەری یەخوا داوەشێن هەستا بۆ دوودەی چاو خاڵە گیانواز لەوە بێنە بۆ نایە تیکتۆکی بکەین پێ دەبڕ ئەمری خۆت و تیکتۆکی نەمێنە داوەشەی بۆ تەمەڵی تەوەزل تۆ سەنفێ بە 3 ساڵە بڕ بڕۆ دوودەی علادین گیان نەخۆشی دەستی ئەمانەم بەخوا بە سێمان ئەوسە لە نێمەوە خوا شیفا و بە خوشکەکەم هەر ئێوەوانین هەموو عالم خویاوە تا مۆبایلە نەعلەتیە دەبڕە تۆ بڕۆستە نەخۆشم علادینی گیان علادین ئەوەلەن بەخێر بی ثانیە سەلامە نەبی اینجا سالی چەند یەک شتە پێڵم عازمە بە تۆ هەرچی سەقافەت هەبێت یاتان نییە یعنی جەنابە موسەقفی لەبەرەوەی ئاواقن بای ئەگە سەقافەت ئاوا بێ بە یەک فلز نامەوێت تێگەیشتی ئەخ تۆ نازانی ئەوە تیکتۆک هەمووی سەقافەتە سەقافەتی چی ڕۆڵە دوێنێ بینیم تەپڵ لێە هەر حیا بردون کەی تۆ هی تەپڵ لێیانی کوڕی باوکم 500,000 لایکی بۆ هات کورە یەخوا داوەشەی 500 لایک چییە ڕەفیقی تۆ وەکیل وەزیرە داوەشەی بۆ چ پیاوێکی زانین چۆن علادین بە هیچ شێوە قبولی ناکەم لە ماڵەکەی خۆمان هجووم بکەیتە سەر تیکتۆک کورە قبولیەکەی قبولی ناکەی قیل و سیا ئەم پەنجکە چێ بەلێوتەوە ئەوە ستایلە ئەوە ستایل چییە؟ چۆن دیزایانی تازەیە کورە کوڕی باوکم تۆ تا پار و پێراریش مانگا جۆرەکەەوە هەبوو ئێستا مە چی عیب ناکەی؟ جار یەکەم هجووم مەکە ئێستا عەسری تیکتۆکە عەسری ئینستایە عەسری سناپ و فەیسبوک و ئینستاگرامە ئاخر ئەمانە پێیابوون بۆیە شیرازەی وڵات تێچوو نە ڕێزی قاڵە گیرێ نە ڕێزی مامە گیرێ نە ڕێزی پورە گیرێ حتا ڕێزی باوک ناگیرێ شیرازەی ماڵەکە و تێکداوەتەوە دەوەڵا بۆ معلوماتە ئەوەی حرمەتی تیکتۆک نەگرێت یەگەی من ئەسڵ لا من هەر حرمەتی نییە کورە دەبرەتە بێنە ئەمە بالێکەم ئەمە چێ بەم چەناگەیتەوە ئەڵێ بزنی سابرێنی علادین احترامی خۆ بگرە لە ماڵەکەی منێ با پاڵ نەوکەمە دەرەوە ئاخر ناتوانانی کەیان بەدەم تا دەمە ئاو بکە وەڵا ناتوانانی ناتوانم کاماویشی جارێک کە بەم ماڵە نایبەوە لەبەر خاتی ئەو خوشکەم هاتوو بێرە باشە وەرەتە بڕەوە باوکەڕۆ دەستی قورس بوو چیە ڕۆڵە چیە بۆ وەگری چی بووە دایکە هاوڕێیانی تیکتۆک ئەتیا بری خوای کرد خێزانەکەم دوعایکەری بۆ بکەن وای تو خدا ئاتیە جیان ئەستە بچینەوە بە بەچێ تێشتی باوەڕاکەم ئەستا وا براشن زۆر معجیبی ئەو وێ بم بۆ تیکتۆ یەک جارەکەم بۆ دووبارەکەیتەوە ئادەی تەوە تۆ عیب ناکەی هێشتا کفنەکەی زەردەم دوو دەواز لەم تیکتۆکە بێنە داوەشەی کاکە علادین الفاتحە یاخوا خوا عافووکە عەتی خوشکم خوا ڕەحم بەنەوەکانێ بکە و خوا ڕەحم بەنەوەی وڵاتەکەمان بکە ئامین